دوو هاوڵاتی قەزایی دەربەندی خان لە کێڵگەیەکی کشت و کاڵی ماوەی ساڵێکە سەرقاڵی بەخێوکردنی نەعامەن. دەچینە کێڵگەکەیان و دەپرسین چۆن ئاشنای ئەم کارە بوونە و ئایا ژینگەی کوردستان گونجاوە بۆ بەخێوکردنیان. لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندن ناشناڵ جوگرافیک و جزیرە الوەسایقیە چەند بەرنامەیەکیان نەبوو لە سەرە شتانە لە خۆمە بوو بە خولیا و حەزێک بۆم کە بەخێویکەم. طبعا دیارە جگەلەوەی کە بەخێوکردنی حەز و خولیایە لای من لە ڕاستیا وەکو سەرمایەکی گۆشتیش بیرم لێ کردوێتەوە ئینشاءڵڵا چونکە نەعامە کێشی زوو زیاکە گۆشتێکی بەتام و چێژ و خۆشی هەیە. ئەوان لە وڵاتی ئێرانەوە نەعامەکان هاوردە دەکەن و جۆرەکانیشیان نەعامەی ئوستورالی و ئەفریقیە کێشی نەعامەیەکی پێگەیشتوش دەگات بە 150 کیلۆ و ئەگەر ژینگەی باشیان بۆ دابین بکرێت و تووشی ئافات و نەخۆشی نەبن 50 ساڵ تەمەن ئەکەن و لە ماوەی 1 ساڵیشدا 100 هێلکە دەکەن. بە تەکیدی ژینگەی هەرێمی کوردستان زۆر گونجاوە بۆ نەعامەوە قەناعەتی بە من قەناعەتم وایەوە بە قەناعەتی خۆمەڵێم نەجاحەتیان هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام تەنها ئەوەیە ژینگەکەی بێ پاک بێ دوور بێ لە خاشاک وەکو ئاسن پارچەداری بچووک یا پارچە پلاستیکی تیژ شوشە ئەمانە هەمویان بۆ نەعامە ئەوەی کە بریقە باتوە ئەیخوا و دوجار ڕیخۆڵەکانی تووشی بڕین و ئەوانە ئەکا و ئەمرێت. ئەم نەعامانە دوو جوەرن ئەمانە پێن بڵێن ئەفریقی پێڵن گەورەیە بن تا 150 کیلۆ گەورەیە بن ئەمە لە ئێرانە هێمە ئێهێنین بە بەچکەی هێنین پەروەردەیەکەین لێرا و ئێستا کۆمەڵی خەڵک داوای کردوکو و چێشتخانەکانی دەربەنی خان وکو خەڵکی شارەکە تەڵەبێکی زۆر باشی هەیە الحەمدولیلا ئێمەش هەفتەی جارێ دووجار گۆشتیان بۆ دابینەکەن بەڵام مەتعەمی وایە 10 کیلۆ 15 کیلۆ سەرفەکە. ئێستا ئەم دوو هاوڵاتیە بوون بە فرۆشیاری نەعامە لە ناوچەکە و گۆشتەکەی لە بازاڕی کوردستان ساغ دەکەنەوە. ئەوان مانگانە بەپێی داواکاری کڕیارەکانیان دەست بە فرۆشتنیان دەکەن و دەیدەن بەو خواردنگانەی کە جیا لە فرۆشتنی گۆشتی ئاژەڵ گۆشتی نەعامەش دەفرۆشن 1 کیلۆ گۆشتیش بە 15,000 دینار دیاری کراوە. بەوتەی خاوەنی ئەم خواردنگەیش خواست لەسەر گۆشتی نەعامە هەیە و کڕیاری تایبەت بە خۆیان هەیە. وەڵام مشتری هەیە لەنی ناو شارەی ئەم لاولایە هەر کەسێ بزانێن گۆشتی نەعامەمان هێرێت مشتریەکان وردە کە بزانن گۆشتیمان نەعامەمان هەیە ئیتر دێن. بەپێی سەرچاوە پزیشکیەکان گۆشتی نەعامە سوودبەخشە و گۆشتێکی بێزیانی بۆ جەستەی مرۆڤ هەیە. ئەمە جیالەوەی ئەتوانرێت سوود لە ڕۆن و پێکاتەکانی تری لەشی ببینرێت بۆ چارەسەری نەخۆشی و بەکارهێنانی لە پیشەسازیدا. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندی خان.